ژمارە و دزیانەی کە لە عێراق کراونەوە گەندەڵیانەی کە هەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن جگە لە دزی گەورەی سەدە کە میدیا جیهانیەکانیشی تەنی ئێستا جارێکی دیکە لە پارێزگای دیالە دزی دووەمی سەدا ئاشکرا بووە لەسەر بوونی گەندەڵی و بڵێن ناکارامی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز غالب تامی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز غالب سپاس کە لەگەڵ کوردستان 24 بۆچی بەردەوام پرسی گەندەڵی یەکێک لە بابەتە گەرمەکانە لە عێراق بۆ حکوومەت ناتوانێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە؟ گەندەڵی لە عێراق ڕەگ و ڕیشەی داکوتیوە بۆتە بەشێک لە سیستمی سیاسی ئەوەی ئێستا دەیبینین وەکو وایە کەسانێک لەسەر ئاستی کۆمەڵایەتی سیاسی حکومی لەسەر ئاستی پارتە سیاسیەکان لەسەر ئەساسی تاکەکاریش گەندەڵی بووەتە شتێکی قبوڵکراو بۆیە قبولکردنی گەندەڵی لەم لایەنانەی کە باسمان کرد بە تایبەتی ئەو لایەنانەی کە حکوومەتیان پێکێنەوە بۆتە ئەوەی کە گەندەڵی ببێتە دیاردەیەک لە عێراق. هەر بۆیە تۆ ڕۆژانە ئابڕوچوونێکی نوێ دەبینی دامەزراوەیەک وەزارەتێک تا گەیشتۆتە ئەوەی کە نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق و پەرلەمان دۆسیەی لەو شێوەیان لەسەر بور و ژێندرێت بۆتە دیاردەیەکی جەماوەری لە عێراق. باشە هێشتا دۆسیی یەکەمی دزی سەدە کۆتایی پێنەهاتووە نەتوانراوە کۆتایی بۆ دۆسیە بهێنرێتەوە و پارەکە بگەڕێنرێتەوە دزیەکی دیکە ئاشکرا دەبێت. ژمارێک لە بەرپرسانیش لەو دزیانەوە تێوە گلاون. ئایا هۆکارەکان چییە کە بەم شێوازە بەرفراوانە لەگەڵ گەندەڵی و هەروەها ئەم بابەتانەی کە پەیوەندیان بە پرسی کۆنتڕۆڵکردنی ئەم دیاردەیە هەیە عێراق لە مشتومڕێکی بەردەوامدایە؟ ئەگەر مەبەست لە دووەم دزی سەدا ئەوە بێت کە ئێستا لە بەردەستمانە ئەمە لە ئەنجومەنی پارێزگای دیالە ڕوویداوە 8 فەرمانبەر تێوە گلاون ئەوانە دەستگیر کراون بەڵام سێیان پێنجیان تاکو ئێستا دەستگیر نەکراون دەستەی دەستپاکی دەستگیری کردوون مەزندەی لێکۆڵینەوەکان یاخود ئەنجامی لێکۆڵینەوەکان گەیشتونەتە ئەو باوەڕێی کە 9 ملیار دیناری عێراقی دزراوە تاکو ئێستا دیارنی با بڵێن دزەی پێکراوە ڕوونتر دیاری بکەین لە ڕێگەی پسوولەوە پارەکە بردراوە چکە پێشتری شەر بە پسوولا و کارە کراوە مامەڵە بە پسوولەکان کراوە بە بەشێکە لە گەندەڵی خودی گەندەڵی بەڵام دەگوترێت کە ئەو پارەیە نزیکەی 40 ملیار دیناری عێراقیە یەکێک لە ئەندام پەرلەمانان پارێزگای دیالە ئەو قسەیە کرد گوتی پارەکە 40 ملیار دینارە و ئەو ڕێکارانەی کە لە دژی حاڵەتەکانی گەندەڵی بەتابەتی لە یەکەم دزی سەدە کە پاڵەوانەکەی چەند کەسایەتێکی زۆر دیاری دیمەنی سیاسی عێراقی بوون لەبەرەوەی ڕێکارەکان لە دژی ئەو دزیە ڕێگر نەبوون بۆیە دزیەکی دیکە دووبارە بووەوە بۆی خەڵکێک بێن دەست بە پارەی گشتی بەم بۆ سامانی پێتان وایە بۆچی ڕێکارەکان ناتوانن لە بەرامبەر ئەم جۆرە گەندەڵیانە یا ئەم دزیانەی سەدە کە تا ئێستا دوو حاڵەت لە عێراق هەبووە کاریگەر بن لەبەرەوەیە کە دامەزراوەکانی دەوڵەت و کەسایەتیەکانیش لە پرسەکەوە تێوە گلاون یا هۆکاری دیکە هەیە؟ هۆکارەکەی ئەوەیە گەندەڵی لە عێراق پارێزراوە کەسانێک کەن پارێزگاری لە گەندەڵی دەکەن. کێ پارێزگاری لە گەندەڵی دەکات؟ ئەمان ئێستا هاوڕێیان هەیە لایەنی سیاسین وانە لایەنی سیاسین چەک دەیان پارێزێت هەندێک لایەنی گەندەڵ کە خۆیان لە گەندەڵی تێوە گلاون چەکیان بەدەستە هەندێک پارتی سیاسی هەن کە ئەوانە بەرپرسی گەندەڵیان هەیە لە وەزارەتەکان یاخود بەڕێوەبەری گشتیە یاخود بریکاری وەزارەتە یاخود سەرۆکی دەستەیەکە هەر پۆستێکی دیکەی هەبێ ئەم بەرپرسا لە عێراق بەم شێوەیە خۆی گەندەڵ دەبێت گەندەڵیەکەشی دەپارێزرێت لەلایەن ئەو لایەنەی کە بربژێری کردووە بۆ پۆستەکە ئەمە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی گەندەڵیە ئەو کاری سەرەکیش بەداخەوە لایەن ئەو لایەنانن کە گەندەڵکاران دەپارێزن ئەمەش کاری ئەو لایەنانە بەرتەسک دەکاتەوە کە دەیوە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە وەکو دادگا وەکو دەستەی دادوەری وەکو دیوانی چاودێری دایاری هەموو ئەم لایەنانە
کاتێک ئەم دامەزراوانە بێ پشتیوانی دەبن کەسانێک نابن پشتیان بگرن دوجار کاریان بەرتەسک دەبێتەوە و ناتوان ڕوبوری گەندەڵی بنەوە. باشە لەم بارودۆخی کە عراق پێدا تێدەپەڕێت لەگەڵ ئەو خێرانانەی کە هەیە ئایا بوونی گەندەڵی لە عراق چ کاریگەریەکی نەرێنی لەسەر کۆمەڵگە بەگشتی و هاوکات دۆخ و بارودۆخی خەڵکدا دەنێت؟ یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە خەڵک بەو شێوازە بن وای کردووە کە خەڵک ڕژێمی سیاسی ڕەت بکاتەوە ئەو سیستەمە ڕەت بکاتەوە گەندەڵیە چونکە گەندەڵی دەبێتە هۆکاری نزمبوونەوەی ئاستی بژێوی یاخۆ داهاتی تاکەکان هۆکاری بەربڵاوی بێکاریە لە نێوان گەنجان هۆکاری ئەوەیە کە پرۆژەی پەکخرا و کەڵەکە بوومان هەیە دوجاریش ڕنگ لە پشێوی دەداتەوە بۆیە بە دووری نازانم ئەوەی لە سووریا دەگوزارێت لە بەغداش ڕوو بدات و هیچ بە دووریشی نبینم بەغدا هەمان ئەو شتەی سووریا بەسەر بێت لەبەرەوەی دەسەڵاتی عراقی گرنگی بە خەڵک نادات وایان کردووە کە خەڵک متمانە بە حکوومەت نەکەم متمانە بە دامەزراوەکان نەکە بۆیە پێم وایە داهاتوی عراق هەرگیز ئەرێنی نییە. زۆر باشە پێتان وایە کە حکوومەتی عراق لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کەم تەرخەمە یا ڕێگری لێ دەکرێت بۆی کە ئەو حکوومەتانەی کە دێنە سەرکار ڕێگری لە بوونی دیاردەی گەندەڵی بکەن واگەر هەیە هۆکارەکە سیاسیە یاگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ڕێگریانە وای کردووە کە بەم شێوازە گەندەڵی بەردەوام بێت. من وەکو ئاماژەم پێکرد حکوومەت ناتوانێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە ناتوانێت یان نایەوێت لا ناتوانێت جیاوازی هەیە من ناڵێم ئەوان نایەنەوێت بەڵکو دەیانەوێت بەڵام ناتوانێت لە توانایاندا نیە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی قەبارەی ئەو هەموو مافیایە کە پرۆسەی گەندەڵی بەڕێوە دەبن ئەوانە دەستیان بەسەر هەموو شتێکدا گرتووە وەزارەت بەهای درا و جم و جۆڵی دارایی و پارە تەنانەت لە دەرەوە پشتیوانی دەکردن ئەم مافیانە ئەم کەسانە هەندێک لایانی دەرەکی کاریگەر پشتیوانیان دەکەن و ئاین کردو ئەم مافیانە بەم شێوێ بەردەوام بن بۆیە بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەڕاستی چیرۆکێکی تەواو نەبووە هۆکارەکەشی ئەو مافیایەنەن و توانای لایەنە چاودێریەکان بەڕاستی زۆر لە توانای خودی گەندەڵکاران کەمترە بۆیە ساڵانێکی زۆر دەمێنێتەوە و چەند ساڵی داهاتووش ئێمە لەم شێوێدا دەمێنینەوە لەوەی گەندەڵی بەو شێوازە بێت و دەوڵەتیش لە بێتوانایی نەبوونی توانە لە ڕوبەڕووی گەندەڵی دەمێنێتەوە. بەڕێز خالی بدامی شارەزای سیاسی زۆر سپاس کە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24